بەردەوامەبی لەگەڵ بینەرە ئیتر بەرەو کۆتا ڕووین وانە بەرەو مۆندیال بەرەو کۆتایی ڕووین تر ئەو چاوەڕێکرێ بەیانیە بەیانی یەکشەممە بەڵام کاتەکان جیاوازە یعنی هەردوو یاریەکان جامەدرێ دەیشەوە بەڵام یەکێکیشان وەبزانم پێم وایەگەر هاوڕێیان هەڵە نەبم 12 شەوە ئەم شەو 12 شەوە بەیانیش ئەم شەو فەڕەنسایە و ئینگلترا بۆ سێ ئیسپانیا ئەرجەنتینە وێنەکەی مسی و هێنە دیوە یا ماڵ چەند دەنگی داوەتەوە و زۆر جارەها شتێک ڕوو ئەیە تۆ نازانیت لەمە دواتر ئەبینیت چی بۆ نمونە ئەمە بە دوای خۆیان هێنە ئەو وێنەیە کە 20 ساڵ 90 ساڵ لێ سێگیراوە پێم وانێ نەدایک و باوکی یا ماڵ نە خودی مسی چاوەڕێی ئەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمانە هەردووکیان ڕوبەڕوویەک ببنەوە ئێستا ئەبینی چەند شەوێکە ئیتر لە دوای ئەو یاریانە پشووە کارگەی کەلتوری چۆڵ بووە خەڵک پشووی وەرگرتووە بەڵامی تر دەست پێکەنەوە لەم شەوە کە مادام یاریەکان هەبێت بۆیە جۆش و خۆشی هاوڵاتیان هەتا بەرەبەیان بۆ سێرکردنی یاریەکان چێژێکی تەواوی بەخشیوە بۆیە ئێمەش بەردەوام لەوێ ئامادەین هەم بتوانین بۆ کۆمەڵێک بڕگەی جیاواز کۆمەڵێک بابەتی جیاواز تۆمار بکەین لێستە هاوکارمان ڕێژنە باس لە کۆمەڵە گفتگۆکە لەگەڵ هاندەرانە و بەرەو کۆتاکانە ڕۆین چۆن خۆیان ئامادەکان ویە ناوێ با بێکۆ بینەری بین ئامادە کردووە بێکۆ بینەری چییە بێ لە مۆندیالە کاتتان باش ئەمە جۆش و خۆشی ئەو هاوڵاتیانەیە کە لێرە لە فستیڤاڵی گۆڵ سەردانی فستیڤاڵی گۆڵیان کردووە لێرە بە دڵخۆشیەوە لەگەڵ خێزانەکانیان وەسەر جەمچین و پێشەکان دەتوانن لێرە بینەری یاریەکانی کۆناغی پێش کۆتایی مۆندیالی 2026 بن. کەشەی کە دەستگای میدیایی کورسات ڕێکی خستووە لە لای بەڕێستان چۆن هەڵیە سنگێنین خۆڵەکێ من زۆر سپاسی دەستگای میدیای کورساتەین کە ئەم کەشەی ڕێخستووە بۆ هەموو گەنج و لاوان من شخصی خۆم زۆربەی جارێک خێزانەکانە چکە کەشێکی زۆر ئارامە زۆر ینی لە زۆر سپاسی دەستگای میدیای کورسات دەکەین بۆ بە تایبەتی زۆر سپاسی ئاسایشەکەین کە سکیوریتیەکی زۆر باشەکەن ئێمە زۆر سپاسیانەکەین و کەشێکی زۆر خۆشە و ئەمە دووەم ساڵ بە من کە یۆرۆژ هەم دیسان هاتمەوە بۆ ئێرە فستیڤاڵێکی زۆر خۆشە زۆر جار لەگەڵ هاوڕەکان تا شەوانی ڕابرد و بەڕێزمان لێرە بینیوە ڕای ئەوان چۆنە دەربارەی فێستیڤاڵەکەەوە تایبەت ئەم کەشەی کە لێرە ڕێکخراوە بۆ گەنجان ئەوان چۆن هەڵێ سنگێنن بۆ چوونی ئەوان چۆنە زۆربەی جار من لەگەڵ برادەرەکان ماهاتوم ئەم جارە چکە ئەم جاریان خێزانم لێنەوە بە زۆربەی جار لەگە برادەرەکان ماهاتوم وە زۆربەی گەنج ینی زۆربەی ئەو برادەرەش و فیدباکیانەوەیە کە کەشێکی زۆر خۆشە بگرە لە تەواوی سلێمانیە زۆربەی گەنج هەر ڕووەکانە ئێرە سیرکردنی یاری بە کۆمەڵ لە نێو ئەم کەشە تایبەتەیە ئەمە خۆشترا خودت چ جیاوازیەکێ لەگەڵ سیرکردن کە لە ماڵەوە سێری یاریەکەکەیت و بە تەنها سێریەکەی بڕواکە من خۆم لە ماڵەوە تەلەڤیزیۆنێکی شاشە 65 ئەو یەک جار بێ بۆ ئێرە سێری یاریکە بە هیچ شوێ ناچێتەوە ماڵەوە زۆربەی جار ئەنجا وەکو هەمیشە دەستگای میدیای کورسات ئێمە زۆر سپاسیانین کە پشتگیری گەنج زۆرەکە ئێمە هەموو یاریەکانی ئەرجەنتین لە فستیڤاڵی گۆڵ لە کارگەی کلتوری سێری یاریەکان ماگرۆ بێت کە ئەم مۆندیالەش لە کۆپا ئەمریکاش ئەمە هەر لێرە کۆبوونەوە ماگرۆ هەر لێرە سێری یاریەکان ماگرۆ لەگەڵ جەماعەتی کەناڵی کورساتە هەستی چۆنە کە لێرە لەگەڵ هاوڕێکان تا بینەری یاریەکانی مۆندیالی 2026 بی بەڵێ خۆم و سەرجەم هاوڕێیانی دەستەکەمان ئەندامانی دەستەکە لەگە ئەو هەندەرە خۆشەویستە لێرە سێ یاریەکانی ئەرجەنتینەکەن هەموو یاریەکان لێرە سێرەکەن لەگەڵ کێ سەردانی فێستیڤاڵەکەت کردووە چەندەم جار تێ سەردانی فێستیڤاڵی گۆڵ دەکەیت زۆر سپاس بۆ ئێوەش دووەم جارمەیەم بۆ ئێرە لەگەڵ عایلەی خۆمانە عایلەی زۆری ئەم کەشە تایبەتەی کە دەستگای میدیایی کورسات ڕێکی خستووە چۆن هەڵیە سەنگێنی بەڕاستی شتێکی جوانە بە جوانی بەڕێواچێ هەیە منە عایلە بەجیایە زگوت بەجیایە
زۆر بە جوانی هێمنی ئێرەیان ڕێخستووە شتەکان هەمووی بە جوانی بەڕێواچێت. لێرە سیرکردنی یاریەکان بە کۆمەڵ سیرکردنی یاریەکان بە کۆمەڵ و لەگەڵ خێزانەکەت کە هاتووی چه هەستێ بە تۆ ئەبەخشێ؟ طبعا هەستێکی زۆر خۆشە گاوا لەگەڵ ئەم جمهورەیەوە سەیری یاریەکانەکەن شتێکی خۆشترە و تام چێشێکی تایبەتتر هەیە. چۆن بڕیارتاننا سەردانی فێستیڤاڵی گۆڵ بکەن؟ ئێمە هەموو شوێ لێرەین تر بە بۆنەوەیش کورساتی شتێکی لەم شوێ ڕێخستووە بڕیارمانە لە یەکەمی مۆندیالەوە تاکو کۆتایی مۆندیال هەموو شوێک لێرە لەگە برادەرەکانە ئامادە بین. بەخێر هاتن دڵخۆشین کە جێ ڕەزامەندی ئێوەین و بە دڵتانە. هاندەری چه هەڵبژاردەیەکی بە عەلەمەکەی سەرشان تا دیارە؟ پورتوگال بەداخەوە بزان پورتوگال لەسەر لە یاریەکان و لە هەڵبژاردیانەما شار براوەیە و بە دۆڕای حسێب ناگەین مۆندیالی ئێوە نییە کە ئێمە لەو هەڵبژاردەیە بکشینەوە کە جمهوریین. چۆن بڕیارت داوە لە یاریەکانی قۆناغی پێشکۆتاییە سەردانی فێستیڤاڵی گۆڵ بکەیت و بینەری یاریەکان؟ وەڵای ڕاستەکەی زۆربەی کات لەگەڵ دوێمی برادەرمە لێرە بووینە پێم خۆش بوو بەڕاستی شتێکی جوانیشەکە ئامادەکراوە لەلاتانەوە. ڕاستەکەی هەڵبژاردەی پورتوگال دەمێکە دەرکراوە بەڵام بە نسبەت خۆمەوە خۆشە لە هەنێ یاریە وەکو دەمارگرتن بۆ جمهورانی ئەرجەنتین ئامادە بین. جۆش و فرۆشی هاوڵاتیانە بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین. ئەمە پرسیارێکی تر بکەم ئەم کەشەی کە دەستگای میدیایی کورتاد ڕێکی خستووە چۆن هەڵیە سەنگێنن؟ وڵای من لەلایەن خۆمەوە دەنە دەی پێم یعنی بەستی شوێنێکی وانێ بەو قەڵە باڵەخیەوە و بەو شێوەیە جمهورانە ڕووکەنە ئێرەوە ماشەڵڵا سێریشیکە هەموو جمهورەکانی سلێمانی ئەوەی جمهوری ئەرجەنتیناوی هاتووە بۆ ئێرە. سیرکردنی یاری لە ماڵەوە چ جیاوازیەکی هەیە وەکو لێرەکە بەم کەشە و بەم قەرەباڵخێ سەیری یاریەکان بکەیت؟ ڕاستەکەی کاتێ لە ماڵەوەی هیچ جۆش و خۆرشێکی وای نییە مەگەر کەسێ بێ گۆشەگیر بێ. ڕاستەکەی هەتا گوشەنێکیەوە ئامادە نەگرێت خەڵک بەنابە بۆ کافتریا کافێ بەڵام لەوێشە سنووردارە جێگەی دانیشتنەوە نییە شەڕ و لێکەوتێ و قسەی ناشرینی تیا دروستە بەڵام بەزی شوێنێکیەوە کە دابینکراوە لەلایەن کەناڵ میدیای کورساتەوە شتێکی زۆر زۆر جوان بوو نایابوو. مە دووەمی جارەکەیەم بۆ ئەم فیستیڤاڵە خۆشە یەکەم شوێنێکی زۆر ئارام و خۆشە دووەمیشت لە ڕێی ئاسایش و ئەمنی شارەکەەوە کە زۆر پارێزرا و ئەتوانی بە خۆشگوزرانی سەیری یاریەکان بکەیت کەشێکی زۆر تایبەتە بۆ دروستەکە. ئەم دوو جارێک کە سەردانی فێستیڤاڵی گۆڵە کردووە چه هەستێکە هەبووە کاتێ ڕاستەوخۆ لە ڕێی ئەم شاشە گەورەیەوە کە دەستگای میدیایی کورسات دابینی کردو بۆ ئێوەی گەنجان چه هەستێکت لا دروست بووە چ چێژێکی بە تۆ گەیاندۆ بینینی یاریەکان بەم شێوازە؟ وڵای هەستێکی زۆر تایبەتی هەیە چکە لە بەرەوەی هەم کەشێکی ئارام هەم تەلەڤیزۆنێکی زۆر گەورەیان داناوە کە بە خۆشی بە شامرانی لەگەڵ هاوڕێیان ناتوانین پێکەوە سێری بکەیت هەموو کەسێکە حەزکات بێت بێراکانە بابێ لەبەری هەم کەشێکی ئارام هەم شوێنێکی خۆش و هەروە هەوادارێکی زۆر زۆری لێ و کە خۆشیێکی زۆر بریتایە. سیرکردنی یاری لەم کەشە تایبەتەدا چه هەستێک بە بەڕێستانە بەخشێ؟ هەستێکی زۆر زۆر جیاواز و خۆشمان پێ بەخشێ لەبەرەوەی کەناڵەکەتان زۆر بە جوانی زۆر بەڕێک و پێچی بە هەموو کارمەندەکانەوە بگرە برانی ئاسایشەوانێ سەپەرشتیەم هۆڵاکرد لە سەرەتاوە تا کۆتاییمە دەستخۆشیتان لێکەین. چەندەم جارتە سەردانی فێستیڤاڵی گۆڵەکەی؟ بەڵێ چەندەم جارتە سەردانی فێستیڤاڵی گۆڵەکەی تو لەگەڵ کێیە؟ لە زۆربەی یاریەکانە من لێنە وەکو سێ هاندەرانی ئەرجەنتین. بەڵێ ئەم کەشە تایبەتەی کە دەستگای میدیایی کورسات ڕێکی خستووە چۆن هەڵیە سەنگێنن؟ بەڕاستی جەنابتان کەناڵی کورسات کارێکی کردووە هیچ کەناڵێ هیچ تەلەڤیزیۆنی ئەم کارەی نەکردووە جێی دەستخۆشیە بۆ هیوادارم هەموو مۆندیالێ بەشداری ئەممایە بکەن لە کوبا ئەمریکایە لە یاریەکانی دەورەی ئەبتاڵە لە هەموو یاریەکانمان بتوانێت بۆ چێژ و خۆشەوانێ توانە پێشوازی لە میوانە بەڕێزەکان بکەن. ئەو کەسانەی کە سەردانی فێستیڤاڵی گۆڵ دەکەن بە دڵخۆشیەوە وەک جۆش و خرۆشەکەی ئێستا وابزانم گۆڵێکیش تۆمار کرا بە دڵخۆشیەوە گزارش لە هەستی خۆیان دەکەن بە دڵخۆشیەوە سوپاسی کورسات دەکەن کە ئەم شوێنە تایبەتەی بۆ ڕێکخستون و بینەری یاریەکانی مۆندیال دەبن لێرە ئەو بینەرانە لێرە لە سەرکاتی سەردانیکردنیان بۆ ئێرە بینەری سەرجەم یاریەکانی مۆندیال بوون زۆربەی ئەو کەسانەی کە لێرە ئامادەیان هەیە باس لەوە دەکەن کە لە سەرەتای دەستپێکی مۆندیالەوە هەتاوەکو ئێستا بینەری سەرجەم یاریەکان و لە قۆناغەکانی کۆتاییشا بەردەوام بینەری یاریەکانی مۆندیالی 2026 دەبن.